لەسەرەیەکێ میوانێکی من هەیە ئەوژی نەژاد داودی ڕاویشکار دەگەل شیکاری سیاسی لە هەولێرێ باوکی ڕاستە و خۆبی لا دێت گەلمەدا بەش بۆ کۆ مناقەشە و گوتوبێژێ لەسەر ئەبی بابەتی بکەین کاک نەژاد دەمێتە باش سپاس دێ ڕووماڵا کورسات نیۆز دەگەلمەدای ژێ ئەف ڕەوشە هەی ئەف پێشهاتن هەین لێ ڕۆژەوێ و بە تایبەت ڕۆژهەڵاتە ناوەڕاست بگشتی و شەڕی ئیسرائیل و ئیرانێ شەڕ ئیسرائیل و ئیرانی چوویە ڕۆژە شەشەم ڕۆژ بە ڕۆژ ئەف شەڕ گرانتر دبە قورستر دبە و گەرمتر ژی دبە بۆ چۆن هاتە دەستپێکە ئەس بزانم لەسەر ئەبی شەڕی ئایا ئەف شەڕە هەتا کەنگی دێ بەردەوام بیت بەڵێ یەکەم زۆر سپاس بۆ کەناڵی کورتسات دەستخۆشتان لێکەمەوە تا ئێستا دیار نییە ئەو شەڕەکەی تەواو دەبێتەوە ئەمڕۆ لە کوژرا بەتوتت ئەمڕۆ شەشەم هوی ڕۆژی شەڕە بەرەو ڕۆژی هەفتەمش دەچینەوە لە هەمان کاتە ئەمڕۆ ڕێبەری ئێران بڕیاریدا کە ئێران بەردەوام دەبێت لە شەڕەکانی لە هەمان کاتدا بە هەموو شێوەیەک بە هەموو توانای خۆیان شەڕەکە بەردەوام دەبێتەوە ئەوش کە بەڵگەیەکە کە ئەم شەڕە ئێران بەنیازە درێژتری کاتەوە ئەو شەڕە ئێران توانای هەیە درێژتری کاتەوە درێژخاوێنی کاتەوە لە هەمان کاتە بەشی ئەسرائیلیش ئەمڕۆ وەزیری سەربازی ئەسرائیل دووپاتی کردەوە کە ئەسرائیل دووپات دەبێت لەو ئەمانجامانە کە لێی دەداتەوە و لە هەمان کاتە بەنیازی ئەوەیە کە ڕژیمی ئێران لاوااستر کاتەوە زایفتر کاتەوە بۆیەوە تا ئێستا دیار نییە ئەو شەڕەکەیتەوە دەبێت هەردوو لا بە هەمان چەکی قورسەوە بە موشکەوە لە یەکتر دەدەن هەردوو لا بە ئامانجی ئەن ئەوەنە کە دەوڵەتەکانیان کاک نەژاد تا بەحەزێ کرد و یا دیار نینە لێ ئیرۆ ترامپ دەبێژە هەفتەیە داتی شەڕێکی یەکالیکەر دەبە ڕەوش دەبێ گوهارتن مەبەستا ترامپ ji vêyekê çi ye çawa ew dizane ku dê şerekî yekâlîker dibe merema Trump ji vêyekê çi ye باڕاستی ترامپش تێدەوانیانی زۆرە زۆرش یەکتر جیاوازن تا ئێستا زۆر کەسانی هەتاوانی کرێ نزیکن نێ نازانێت کە ترامپ بریارەکەی چی دەبێتەوە دوێنێ هەتا درەنگی سبینێ چاڕوانەوە دەکرا کە ئەمریکا بریارداد کرد بەشداری کاتە شەڕەکە بەڵام دوای لە لێدوانی تری دۆناڵد ترامپ و باسیەوەی کرد کە بەشدار نابن لە شەڕەکە بەڵام لە هەمان کات یارمەتی ئیسرائیل دەدەن ئێستا شەمڕۆ لێدوانی تازەوە بوو کە دۆناڵد ترامپ باسی کرد کە تا پێشکۆتایی ئەم هەفتەیە لەوانەیە شەڕەکە ئامانجێک بکات ئایا ئەو ئامانجە چییە یان ئەوەی ئەوە بڕواتە بۆەوەی کە ئیتیفاقی نەوەوی لەگەڵ بینی ئێران و ئەمریکا تەوقێ بکرێت واژوا بکرێت یانش ئەوەیە یەکێ لەو کەسانە کە شەڕ دەکات بباتەوە بۆیەوە تا ئێستا دیار نییەوە لە هەمان کاتە وڵاتانی ناوڕاستی ڕۆژهەڵات هەوڵ دەدەن ئەو شەڕە کەمکەنەوە هەڵدەدەن ئەو شەڕە ڕاوەستێنن لەگەڵ اتحادی ئەوروپی یەکگرتووی ئەوروپیش بەنیازە ئەوش دەبێتەوە هەمان کات رووسیا هاتە ناو خەتش باسی ئەوەی دەکرد کە دەبێت شەڕەکە ڕاوەستێش دوایی باسی کردەوە کە نابێ بە هیچ شێوەیەک وڵاتی یەکگرتووی ئەمریکا تەداخل کات لە شەڕەکە یان یارمەتی ئیسرائیلدا چکاوە کارگیری زۆری دەبێت نەک تەنها لەسەر ڕۆژهەڵاتی ناوڕاست بەڵکو لەسەر هەموو عالەمەوە تا ئێستا کەس لێ نازانێش دیارش نییە کە چۆن بەرەو باتەوە بەڵام ئێمەش چاوەڕێ دەکەین کە بزانین بڕیاری کۆتایی ئەمریکا چی دەبێت ئایا بەشدار دەبێت لە شەڕەکە ئەگەر بەشدار بوو لە شەڕەکە نەخێر بەتایکی لەو کاتەوە کات زۆر دەبات بەشداری بوونی ئەمریکا چ گۆڕانکاریەک لە جەنگ و هەروەها بارودۆخی ناوچەکەیە دروست دەکات پێتان وایە بەرەی شەڕ فراوانتر بکە لەوانەیە شەڕەکە فراوانتر کا بەتایکی لەگەڵ بەشداربوونی ئەمریکا ئەو توانێت هەیە کە چەکی قورسی هەیە ئەتوانێت وچەکە بەکاربێنێ بۆ لێدانی بنکەکانی فرۆدۆ نەتانسکە جێنەوەی تێدان ئەو کاتەش تەنها ئەمریکا توانێت لایەنی ئێرانی لاوااستر و زایتر کاتەوە بەڵام بۆ خۆی باسم کرد رووسیا لەگەڵ چین لەگەڵ چەند وڵاتی تر باسییان کرد کە ئەمریکا ئەگەر تداخڵکە وەزعەکە ناخۆشتر دەبێتەوە بەڵام لەگەڵ داخڵبوونی وڵاتانی گرتووی ئەمریکا بۆ شەڕەکە بەتاکید شەڕەکە بەلای ئیسرائیلەوە بەهێزتر دەبێتەوە لای ئێرانیش کەمتر زایف دەکاتەوە ئایا بەڵام ئێران تا چەند قبول دەکە ئەو شتە بکرێت زەحمەتە ئێران چەند چەکی تری هەیە توانێت بەکاری بهێنێت بۆ نمونە چەکانە چین یاخودە و کارتانە چین کە ئێران توانێت بەکاری بێنێ لەگەری هاتنناوەی ئەمریکا بۆ نێو جەنگەکە وەکو فشار بێ کارتی سیاسی یاخود جەنگی یاخود ئەمنی بێ بەڕاستی دوو کارتی تایبەتی هەیە کارتێکی ئەسکەری هەیە سەربازی هەیە ئەوەشکە لێدانی بنکەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاستێکێ لەو بنکەکانش کە لە عێراقا دوودانن دانێکیان لە هەولێر دانێکشان لە ئەمبارە چەکی دووەمشی هەیە کە ئەوەیە کە مەزیقی هرموزە ئەو شتە بەکار بێنێتەوە ئەو کاتە
شەختی ئابووری زیاتر دەبێت لەسەر وڵاتان دەو چکە نەوت بەرزە بێ کەلوپەلی بە ئاسایی ناگاتە وڵاتانی دی لە هەمان کاتە ئەو شتە بەکاربێنە لەوانەیە ئیتیحادی ئەوروپی وڵاتانی تر سەخت کەنە سەر ئەمریکا لەگەڵ ئیسرائیل هەتا ئەو شەڕە بە زووتر کات تەواو بکرێتەوە. رووسیا لەم نێوەندا چێ بێ کاک نەجات ینی تاکو ئێستا هەڵوێستێکی پاڵپشتی تەواوەتیان بۆ کۆمەڵی ئیسلامیێران نەبووە ئەتوان لەگەری هاتناوەی ئەمریکا و پشتیوانی ڕاستەوخۆی بۆ ئیسرائیل ئەوان پێ دوای چەڵوێستێکیانە بێ بەرامبەر بە ئەمریکا و ئیسرائیل یاخود پشتیوانێکی ڕاستەوخۆ لێران بکەن. تا ئێستا پشتوانی ڕاستەقینی لای رووسیا و لای چینەوە بۆ ئێران بۆ هیچ وڵاتێک دیار نەکراوە بە تایبەتی چین کە هیچ لێدوانی نەبوو تەنها لێدوانی ئەوەی هەبوو کە دەبێت ئەو شەڕە بە زووترین کا بەکاربهێنێ و تری دیپلۆماسی بەکارهێنن. بەڵام رووسیا شەختی ئەوەی هەبوو کە دەیویست بڵێت ئەمریکا بۆ نییە تەداخڵ کاتەوە. ئایا تا چەند ئەو شتە بەکاردەهێنرێت دیار نییە. بەڵام تا ئێستا بە هیچ لێدوانی فەرمی یا رووسی نەک ئێرانی نەکراوە کە رووسیا یارمەتی ئێران دەکات یانش بەنیازی ئەوەیە یارمەتی بکات. باشە. باشە کاک نەجات ئەم بە حەژێ رووسیە بکەین ئیر و رووسیا بە حەژوەیەکێ کردە کۆ ئەس دکارم یان دەتوانم کۆ ناوبەینکاریە بکەم دنابەر ئیسرائیل و ئیرانێ. رووسیا دکارە بیرۆڵی بگێڕیت دنەهادا و کۆ شەڕێکی گەرم هەیە یان نە؟ رووسیاشیان هەنە؟ رووسیا ئەمڕۆ قسەی لەسەرەوە کرد کە ئەتوانم ناوبەین رووسیا ئەمڕۆ ئاماژە بەوەی کرد و ڕاگەیاند کە ئەتوانم ناوبەینکاری بکەم لە بینی ئێران و ئیسرائیل. ئایا پرسیارەکەم لێرەوە یا رووسیا دەتوانێت ئەم ناوبەینکاریە بکە یان نێزیکردنەوە یان ڕێککەوتنێک لە بینی ئیسرائیل و ئێران کە ئێستام شەڕە قرس و گەرم و گرانە هەیە ئێستا لە بینی ئیسرائیل و ئێران. رووسیا دەتوانێت ئەم ڕۆڵە بگەڕیت لە ئێستاە یانە؟ ئەلبەت رووسیا ئەو توانەی هەیە کە ئەو ڕۆڵە بگرێت کە بێتە نێوان تەنسیقی بینی ئێران و بینی ئەمریکایان بینی ئێران و بینی ئیسرائیل بۆ ئەوەیە هەتا ئەو شەڕەکەم کاتەوە. رووسیا دەوێت ڕۆڵی خۆی لە ڕۆژهەڵاتی نەوەڵاتەوە نەک تەنها لە ڕووی ئاسکەریەوە بەڵکو لە ڕووی دیپلۆماسیەوە. بۆیە رووسیا بەلای ئەوەیە باشە کە ئەو شەڕە کەم بکرێتەوە دابش بکرێتەوە و لایەن بکرێت چکە رووسیا بەنیازی ئەوەیە دوای شەڕەکەی ئیسرائیل و ئێران بەشی خۆی بگرێت لەگەڵ شەڕەکەی لەگەڵ ئۆکرانیەوە چکە ئەگەر رووسیا دەتوانێت بیکە لێرە ئەمریکا ترامپ ڕێبەوایە رووسیا ئەم شتە بکە یانە یان ئەمریکا ڕێگری لێ دەکات؟ نەخێر زۆر ئەمریکا دەوێت ئەو شەڕە و ئەو وەزعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر بەدەستی خۆی بێتەوە بە توانای خۆی بێتەوە بەو مەرجانش کە خۆی داێنێ دەوێت بێتەوە. ناوێ بەشێک لە بەشەکانی وڵاتانی تر وەکو رووسیا بە تایبەتی پشتگیری لە چین لە ئێران بکاتەوەیان پشتگیر لەلایەنی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاتەوە هەتا هێزی خۆی زیاتر لەو منتقەت دروست بگرێت. دوایش جگە لە شەڕی ئێران و ئیسرائیل شەڕی ترش هەیە ئەمریکا بەنیازە لەوێش بە شەڕی رووسیا ئۆکرانیا دەوێش ئەوێ لەوێ بەهێزی خۆی و بەقوەتی خۆی لەوێت دەربخاتەوە. بۆیە ئەمریکا لی باش نییە زۆر ئەو ڕۆڵی رووسیا کە هەبێتەوە کە نێوانی بینی ئیسرائیل و ئێران کەم کاتەوە. زۆر باز لەوە کرا کە وڵاتانی کەنداویش دەتوان ڕۆڵی نێوەندگیر ببینی بە تایبەت لە کاتی بەڕێوەچوونی خولەکانی دانوستانی نێوان ئەمریکا و ئێران. لە ئێستادا وڵاتانی کەندا و ئەو ڕۆڵەیان ماوە کە بتوانن یاخود ئەو توانا و پێگەیان هەیە کە بتوانن ڕۆڵی نێوەندگیر لە نێوان هەردوو وڵاتە بکەن ئێران و ئیسرائیل یاخود ئەمریکا و ئێران؟ بەڵێ تانی ساتێک بەلێ ئێستا بڕیاری ئەو بوو کە سەرۆکی ئیمارات هەوڵی دەدا کە ئەو شەڕەکەم کاتەوە کە باس کارە کە لەگەڵ تەلفۆنی قسەی کردبوو لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ هەوڵی کردنی کەمکردنی ئاژاڵی شەڕەکە نەک تەنها لەسەر بینی ئیسرائیل و ئێران بەڵکو لەسەر منتخەکە بەگشتی. ئەو وڵاتانی کەندا و باش دەزانێت ئەگەر هات و منتقەی فرودۆ لەگەڵ نەتەنز کە جێ ئەتۆمی تێدایە لێ درێژ و یۆرانیۆم لەو مەنتیقایە بڵاو بکرێتەوە زەرمەندی زیاتر لەسەرەوان کە ئەو وڵاتانەیە کە لە کەنداون جگە لە زەرمەندی یۆرانیۆم بەڵکو زەرمەندی ئابووری ترشی ئەگەر ئەو شەڕە زیاد بکرێتەوە وەکەوە دوێنێ دەزانن دوێنێ لە کەنداوی عەرەبی لە تەنز و فۆردۆ مەترسی هەیە بۆ سەر کەنداو
کە زۆر نزیکن لەو وڵاتەکانی کەنداوە من بەڕاستی زۆر ئابووری نییە زۆر ینی خبرێم نییە لەسەر تا چەند بڵاو دەکرێتەوە جێوارانیوم بەڵام ئەو کەسانەوە بابەتی وێزگی ئەتۆمی بووشەهرە کە نزیکەلیان بەڵام لێستا باس لە لێدانی بووشەهر ناکرێت با لەسەر بابەتە ئابوووریەکە وڵاتانی کەندا و ترسیان لە ئابوووریەکەیان هەیە کە ئێران پەرچەکردداری هەبێ بۆ ئەوان کە مەبەستیانە نێوەندگیر بکرێن لە نێوان هەردوولا خوددایانوێ ئەم شەڕە کۆتایی بێ و تا ئەستێک ڕۆڵێکی ئاشتیانە ناوچەکە بگێڕن نەخێر بەتەکی جێ ئابووری زیاتر بەلای ئەوان گرنگە چکە هەر لە وڵاتانی ئیمارات و قەتەر و سعودیە لەگەڵ عێراقش ڕۆژانە تقریبان 20 ملیۆن بەرمیلی نەوت لە کەنداوی عەرەبیان لە کەنداوی فارس بەرە وڵاتانی جیهانتر دەچێتەوە وەکو جەنابتان دەزانن ئەو وڵاتانە زیاتر ئیشیان لەسەر نەوتە داهاتویان لەسەر نەوتە بۆیەوە زیانی ئابووری زۆریان لەسەرایە دوای جگە لەوە کە نەوتە هەیە ئەو کەلوپەلانە لە وڵاتانەی عەرەبە دەچێتەوە لە کەنداوەکان دەچێتەوە بۆ جیهان هەمویان بەو مەزیقە دەڕۆن دەکەم پێ دەڵێن مەزیقی هۆرموز بۆیەوە ئەو وڵاتان زیاتر بینیان بەلای ئابووریوە زیاتر جەختەکەن کە شەڕەکە تەوا بێت جگە لە بەشی ئەمنییان ئەسکەری خۆیان باشە ئەم بەحەز ژێ ڕێکەتن دانوستاندن لەسەر یەک مێس ئەسرائیل و ئیران بەحەژوێ تێتەکردن و بەریانەهاژی دناوا میدیان بەحەژوەیەکێ کوشان دەکا دیبلۆماسیا ئیرانی گەشتی عومان ji بۆ yekê ڕێکەتنê bike lê ev yeke hate ڕاتkirin lê aliyekê din nûnerê îranê lê netewîniye girtî be hejweyekê dike ku bi hîç awayekî ne li ser fişarê ne li ser gefan em gotûbêj û danûstandinekî wisa nakein digel İsraîlê. Li vê derê pirsa min ew aya derfet maye niha ku ev şer û aloziyên hin germ heye nav berevan du welatan careka din İran digel İsraîlê dê bicivît û danûstandinê bike di rêketinekî encam bide yan ne? Xۆی بەڕاستی دانیشتوانەکە لەگەڵ ئێران و ئیسرائیل قورسە چونکە هەردوو وڵات یەکتر بە دوژمن دەزانن ئێران بەلای ئەوەیە کە وڵاتی ئیسرائیل نابێ ببێنێتەوە لەو مەنتقەی ڕۆژهەڵاتە نەشەق قەوسەتە بەلای هەمان کاتەوە ئیسرائیل پێی وایە کە ئێران دوژمنێکی مێژوویە بۆ خۆی کە ناتوانێت ئەو ڕژیمە کە ئێستا ئێران حکم دەکات نابێت لەوێ بنێنێتەوە بۆیە ئەگەری ئەوە زۆر هەیە کە اتفاقیە نێوان ئێران و ئەمریکا بکرێتەوە کە ئەو شەڕە ڕابگرن بەڵام لە هەمان کاتە ئێران پێی ناخۆش نییە و پێڕازی نییە کە واژاو لەسەر ئەو اتفاقیە بکات چکە ئەمریکا دەیەوێت بەتمانەیە بەبێ هیچ مەرجێک ئێران دەبێت ئەو اتفاقیە قبول کاتەوە باشە ئەمریکا vê dixwaze Trump xۆشی dibêje ku bibe hîç merc û şertek divê îran razî be lê tu dizanî serdema siyasetê û ev çend dema Trump daye îranê dema 6 rojan ku îranê hîç ji van ku 5 gerên danûstandinan jî hatine encam dan lê bê encam bûye digel îranê bi boçûna te evê yekê dê çawa bike dê îran خۆ تەسلیم بکە بێژن دێ ڕێکەتنێکی وسا ئەنجام بدە و bi dilê ئەمریکا بە؟ بەڕاستی ئەو شتا جێی نێگرە نیگەرانە بەستم تا چەند ئێران قیادەی ئێران ئەتوانێت ئەو تەنازڵە بدات هەتا واژاو بکرێت ئەوە جێی زۆر پرسیاری لەسەرایە چکە بە مێژووە تاوەکو جنابش باس کرد لە چەند هەفتەی ڕابردووە چەند ساڵی ڕابردووش ئێران بە هیچ شێوەیەک زۆر تەنازوی نەدا هەتا بۆ واژاوکردنی اتفاقیەک بین خۆی و وڵاتانی یەکگرتووی ئەمریکا یان هەتا لەگەڵ اتحادی ئۆروپی بۆیەوە ئەو کاتە دەمێنێ وڵاتانی تر وەکو یەکگرتووی بریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا تداخڵکەن کە بتوانن بینی هەردوو لا نەرمترکەنەوە بتوانن بینی هەردوو لا خۆشرکەنەوە هەتا هەردوو لا مەرجەکانی خۆیان بێت بەو جۆرە کە زەرمەندی کەمتر بێت لەسەر ئێران و زەرمەندی کەمتر بێت لەسەر ئەمریکا و ئیسرائیلەوە ئەوە بەڕای منەوە یەکێ لە باشترین هەنگاوەکانە کە ئەتوانن بیبن هەتا ئەو شەڕە یەکەم ڕاوەستێت دواییش مەرجەکانی هەردوو لا جێبەجێ بکرێت. باشە کاریگەریەکانی لەسەر عێراق چی ئەبێ کاین نزاد ینی پرۆسەی سیاسی لە عێراق چ گۆڕانکارێک بەخۆ بینە لە ئەنجامی بەردەوامی ئەم جەنگە یاخود ئەگەر بێت و ڕێکەوتنی ژەبێت لە هەردوو سیناریۆکەیە بارودۆخی عێراق چۆنە بێ؟ بارودۆخی عێراق تا ئێستا سەقامگیرە تا ئێستا حکوومەتی عێراقی بەڕەسمی توانیوەتی
عێراق بەشێک نەکات لەو شەڕە کە نێوان ئیسرائیل و ئێرانە. بەڵام ئەگەر هات و لایانی سیاسی عسکەری سەر بە ئێران دەستیان پێکرد بە ئەنجامدانی بنکەکانی سەربازی ئەمریکا لە عێراق یان لە وڵاتەکانی نزیکی ئێمان، لەو کاتە بەداخەوە وەزع ئێرا و لاوازتر دەبێت، ناخۆشش بێت، چکە لەو کاتە ئەمریکا و ئیسرائیل ئەو منتیقانە وەکو خۆیان دەیبینن کە وەکو ئامانجێکی سیاسی و ئامانجێکی قانونیە کە بتوان لێ بدەنەوە. ئەو کاتە ئەو شتەش دروست بکە لەوانەیە بەشەکانی زۆری عێراق زۆر زەرمەند بێ، یەکێ لەوانێ بەشی ئابووری بێ. ئەگەر هات و یەکێ لە بەشەکانی عێراق تعدای کرد لەسەر ئیسرائیل یان ئەمریکا، لەوانەیە ئەمریکا بەش چەند یان ئیسرائیل چەند موشکێ بدە بە مینای قەسر و چەند جێی هەسیاری ئیکۆنۆمی عێراق، لەو کاتە وەزعی عێراق بەداخەوە لاوازتر دەبێت کە لەو ئێستا کە لێی لاوازین بەداخەوە. نەجات داودی ڕاوێژکار و شۆڤەکاری سیاسی، سوپاس کە لە هەولێرەکەمان بەرچاوبوونێکی باشیانی سەر و باردۆخی سەرنجی بینەرانی